سڵاوتان لێبێ هاوڕێیانی من چۆنن ئازیزانم بە هیوام زۆر باش بن دڵخۆشم کە ئەمڕۆژ پێکەوەین بۆ ئەوەی لە بەرنامەیەکی نوێ و بابەتێکی نوێ لەگەڵتان بین. بابەتەکەی ئەمڕۆمان ئیرەی بردنە. جا لەگەڵ مناڵەکانە باسی ئیرەی ئەکەین بزانین ئەوان لە چییە ئیرەی ئەبن و چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەستەیەکەن. هەستێکی ئاساییە وەک چۆن هەستەکانی ترمان هەیە، بەڵام پێویستە لەسەر ئێمە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە ڕێگەیەکی باش بۆ ئازیزان و هاوڕێیانماندا بنین کە بتوانین بە تەندروستیەوە مامەڵە لەگەڵ ئەم هەستەیە بکەن و بۆ ئەوەی کە لە داهاتووە بتوانن کەسایەتێکی بەهێز و باوەڕپێکراو بۆ خۆیان دروست بکەن. سڵاوتان لێبێت، چۆنن؟ بەخێر هاتن. دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەیە. ئێوەش دڵخۆشن؟ زۆر باشە. چەند کەس دڵخۆشە با دەزەڵ بڕن. منیش. بەخێراتن. ئینجا ئێستا کاتی ئەوەیە کە خۆتان بناسێرن بۆ من و بۆ بینەرانیش. با بزانی ناوتان چییە، چەند ساڵن، لەکوێ لەگەڵمانان. با لەم هاوڕێمانەوە دەست پێ بکەین. سڵاو، من ناوم مینە ئاواتە لە پۆلی شەشم لە قوتابخانەی چوارباخەوە هاتووم بۆ ئێرە و تەمەنیشم 12 ساڵ. بەخێراتی میناگیان، خۆشحاڵین. ئەی هاوڕێکەی تەنیش مینا نایتیە. سڵاو، من ناوم محەممەدی وایە لە قوتابخانەی چوارباخەوە هاتووم لە پۆلی شەشی بنەڕەتی. بەخێراتی محەممەد، دڵخۆشی ئەمڕۆ لەگەڵمانای؟ بەڵێ. ئێمەش دڵخۆشین. مایکەکە بێ باوەڕێکی دواتەوە. من ناوم ئامەدوریایە لە قوتابخانەی چوارباخەوە لە پۆلی شەشی جیمم، تەمەنم 12 ساڵە. سوپاسی مامۆسایان و کەناڵی کورساتی شەکەن زۆر خۆشحاڵ بووم کە توانیمە بەشداری لە یەکێک لە بەرنامەکانی ئەم کەناڵە بێخەوشە بکەم. زۆر سوپاس ئامەدگیان، ئێمەش دڵخۆشین کە ئەمڕۆ ئێوەمان لەگەڵای. بەخێر هاتن. فەرموو. سلام، ناوم هەنسکە کرامە، قوتابی پۆلی شەشەمی بنەڕەتیم لە قوتابخانەی چوارباخەوە هاتووم. سوپاسی کەناڵەکەتانەکەین و سوپاسی هەموو مامۆستاکان دەکەین. بەخێراتی ئەنەسیگیان، خۆشحاڵین کە ئەمڕۆ ئێوەمان لەگەڵایە. جابا بینە لای ئەم هاوڕێیانەی ترمان. ئێوە ناوتان چیان؟ وتان پێکەوە پێ مەڵێن یان بەجیاجێ؟ بەجیاجێ؟ با لە زۆر دەست پێ بکەین. سڵاو، من ناوم پەرینازە لە قوتابخانەی چوارباخی بنەڕەتیم لە پۆلی شەشەمم، واروەها تەمەنم 12 ساڵە. زۆر سوپاسی دادەتەوارەکەن کەمی باڵم گەشت کرد. قوربانە بم، زۆر خۆشحاڵم. سڵاو، من ناوم یوسفە لە قوتابخانەی چوارباخەوە تەمەنم 12 ساڵە. بەخێراتی یوسف گیان، ئەگەر ئەسێت نەبێ مایکەکە بێ بە هاوڕەکەی کەشە باشە، دەستخۆش بێ. سڵاو، من ناوم مەژید بەرهەمە، تەمەنم 15 ساڵە، لە قوتابخانەی چوارباخی بنەڕەتی هاتووم بۆ لای ئێوە. بەخێراتی، خۆشحاڵین. سڵاو، من ناوم کارینە لە پۆلی شەشەمی بنەڕەتی لە قوتابخانەی چوارباخەوە هاتوون. تەمەنم 12 ساڵە. سەرەتا سوپاسی ئستافی کەناڵی کورسات دەکەم و سوپاسی مامۆستا مەهاباد کە بە هەوڵی ئەو توانیمان بەشداری لەم بەرنامەیە بکەین. بەخێر هاتن کارینگیان، منیش هاوڕێکمێ ناوی کارینە. خۆشحاڵم کە هاوڕێکی نوێشم پیا کرد و ئێوەش بوون بە هاوڕێی نوێم. دڵخۆشم کە ئەمڕۆ پێکەوە بابەتێکی زۆر گرنگ باسەکەین، ئەویش هەستی ئیرەیە. زۆربەتان ئەو هەستەتان هەیە بە دڵنیاییەوە و ئێمەش لەم تەمەنەی ئێستەمانە ڕەنگە ئەو هەستە دووبارە بەرکەوتنمان هەبێ لەگەڵی. جا پێویستە کە بۆتان باسکەم، بۆتان ڕوونکەمەوە، چونکە زۆربەتان لە تەمەنی ئێوەیە مناڵەکان یاخود بچووکتر نازانن ئیرەی چیە، ڕەنگەوە هەستکەن هەستێکی تووڕەییە یان بێتاقەتیە. وەک چۆن لە بەرنامەکانی ترا باسی هەستەکانی ترمان کرد، هەستی تووڕەیی، هەستی شەرم. ئەم هەستانە زۆر ئاساین، پێویستە مرۆڤ هەیبێت و مناڵ بێت، گەورە بێت. بۆیە هەستی ئیرەیش هەستێکی ئاساییە، بەڵام لە کاتێکە ئاساییە کە ئەگەر بێت و ڕێژەکەی کەم بێت، واتە زۆر نەبێت، وامان لێ بکات کە ئیتر نەتوانین قسە لەگەڵ کەسا بکەین، هاوڕێمان نەبێت. باشە؟ کاتە ئەمڕۆ پێتانەڵێم کە ئەو هەستە چۆن مامەڵەی لەگەڵا بکەین و لە کۆتاییشە دووسێ خاڵ باسەکەین بۆ خێزانی مناڵەکانی هاوڕێمان. بەڵام مایکەکە لای کێ؟ کارین، تۆ ئەتوانی پێناسێکی هەستی ئیرەیمان بۆ بکەیت؟
هەستی ئیرەی وەکو ئێستا ئێمە هاتین بۆ ئەم کەناڵە ئێرە ئەو قوتابیانی تر بۆی هەیە ئیرەی بە ئێمە برن بەڵام مامۆسەمابات وعدی بە ئێمە یاوتی ئەوانش بەشداری لە شتێکی لە بەرنامەیەکی دەکەن. هەر بژی کاری نمونونەکە زۆر جوان بوو دەست خۆش بێ واتە مناڵەکان هەستی ئیرەیی ئەو هەستەیە کە مناڵ حەزەکە تایبەتمەندیەکی خۆی هەبێت گرنگی پێبەن وایە کاتە ئەو مناڵانەی کە ئیرەییان زۆرە گرنگیەکی کەمیان پێدراوە لەلایەن دایک و باوکەوە بەیان خێزانەکانیان یا مامۆستاکانیان بۆی پێویستە کە دادپەروەربین لە نێوان مناڵەکانە دڵیام کە مەکتەبەکەی ئێوەش قوتابخانەکەی ئێوەش دواتر ئەو مناڵانەی کە ئیرەیە بن ئەوانی ژێنن بۆ لامان زۆر باشم کەواتە با دەست پێ بکەم پرسیار لە هاوڕێکانم کەم و لە پەرینازەوە دەست پێکەین مایکەکەی بەنێ کارینگیان دەست خۆش. هەستی ئیرەیکردن وەکو ئێستا من دایکم بوکێک بۆ خوشەکەم دەکڕێ من ئیرەی پێ دەبم. ڕاستە باشت ئێوە چەند خوشک و براو هەیە؟ یەک خوشکم هەیە. یەک خوشکە هەیە تەمەن درێژ بن پێکەوە لە خۆت بچووکترە؟ ناوەڵا لە خۆم گەورەترە. لە خۆت گەورەترە. باشە تەمەن درێژ بن ئەی پێم بڵێ دواتر کە ئەو هەستت لا دروستە بێ بەدایک تەڵی کە من ئیرەیم بردووە بە خوشکەکەم ئەی کوا هەدیت بۆچی بۆ من نەکڕۆیان بوو کرد بۆ من نەکڕیوە پێڵیت؟ بەڵێ چکە دەوێ ڕاستگۆ بین. ڕاستە هەر بژیت. باشە پێم بڵێ ئەگەر بێت و ئێمە هەستەکانی خۆمان بە خێزانەکانمان بڵین باشتر نابێت یان بیشارینەوە باشە بێ؟ باشتر دەوێت. باشترە بێت کە بیڵین وانە؟ بەڵێ. دواتر ئەو هەستە کە دەری ئەبڕین ئیتر لە ناخمانە نامێنێت. بەڵێ. ئەی باش قەت ئیرەیت بردووە لە نێوان یاریکردن بێ لە بینی خوشکەکە تا لەگەڵ خۆتانە؟ نەخێ لە بەیکە ئەو خوشکمە. هەر بژیت پێم خۆشە. دەست خۆش کاتە تۆ ئێستا پێدوتین ئیرەیت لە چی بردووە با بڕۆینە لای یوسف. من ئیرەیم بە کەس نەبووە تا ئێستا. ئیرەیت بە کەس نەبردووە هەر بژیت کارێکی زۆر باشەکەیت. جا ئەمڕۆ باسی ئیرەیەکەین ڕەنگە هەنێکمان هەمان بێ و ڕەنگە هەنێکیشمان نەمان بێ بەڵام خۆی باشترینەوەی کە نەمان بێت کاتە دەست خۆش. مامۆستا من هەفتەیە لەمەوە پێش ئیرەیم بە ڕەفیقێکم برد کە چوو بۆ دوو گۆڵی من نەچوو. زۆر باشە دڵخۆشکردم کە ئاوا بە ڕازگۆیی هەمووتان باسی ئیرەیەکەی خۆتانەکەن بۆ من. باش ئەی دواتر نەڕۆشتی تۆ؟ نەتوانی بڕۆی؟ نەوەڵ. باش ئەی ئەو هەستت کە لەلا دروست بوو تووڕە بووی بێتاقەت بووی؟ بەڵێ. ئەیکە ئەگەر بڕۆیتەوە بۆ یاریەکە دووبارە دڵخۆشە بیتەوە نیە؟ بەڵێ. کاتە گرنگ ئەوەیە کە کار لەسەر ئیرەیەکەمان بکەین دەست خۆش بێ خاڵێکی باشت باس کردۆش فەرمۆ توانین دابنیش. کارین بابزانین؟ ئیرەی هەستێکە کە تۆ پێت ناخۆشە و تووڕە ئەبیت و خەمبارە بی بەڵام من تا ئێستا ئیرەیم بە کەس نەبردو. هەر بژیت کارین کاتە تۆ باسی ئیرەیت کرد کە چیمان لێ تووڕە ئەبیت بێتاقەتە بی هەستێکی ناخۆشە بەڵام هەستی ئیرەییش نەبووە. باش ئەی ئەگەر بێت و یەکێک بە پێچەوانەوە کارین ئیرەی بە تۆ بەرێت تۆ چۆن مامەڵی لەگەڵەکەی؟ بۆ نمونە ئەم هاوڕێمان پەریناز ئیرەی بەرێت کە من پرسیاری زۆر لە تۆ بکەم تۆ چۆن مامەڵە لەگەڵ پەرینازاک؟ بیریت لەوە کردوێتەوە؟ ناڵە ئەسەر نەکردێتەوە؟ دواتر بۆت باسەکەم فەرموو دابنیش. دەست خۆش کاتە ئەم هاوڕێیانەمان زانیمان کە ئیرەی بەچیە بن با بینە لای ئێوە لە میناوە با دەست پێ بکەین. وڵی من هەتا ئێستا ئیرەیم بە کەس نەبردووە هەروەها ئیرەی شتێکی باش نییە. ڕاستە ئیرەی باش نییە و دڵخۆشم کە ئیرەییش بە کەس نەبردووە کارێکی باشەکەی. ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان لە پڕێکە هەستت کرد ئیرەیە بێ ئەو کاتە چۆن مامەڵە لەگەڵ خۆتاکەی کە ئەو هەستە زۆر نەبێت؟ یعنی خۆم ئاوا لەیەکە خۆم ڕاهێنم کە یانی ئیرەی بە کەس نەبە. هەر بژیت. باشە تۆ ئەڵێیت ئەگەر بێت و ئێمە تایبەتمەندەکانی خۆمان بەلاوە گرنگ بێت و بیبینین کەمتر ئیرەی بکەین بۆ نمونە ئەگەر ئێمە ئیرەی لە هاوڕێکمان بکەین کە زیرەکە لە قوتابخانە بەس ئەگەر بێت و سێرێکی خۆتکەی تۆش لەوانەیە لە نووسی ناباش بیت
یان لە خوێندنەوەیە زیرێک بیت ئەو کاتە سێرەکی تایبەتمەندی ترێ هەیەتەوە ئیرەی بۆ خاڵی ئەو نابێ کاتە توانین بۆ ڕێگەیش ئیرەی خۆمان کەمکەینەوە نیە بەڵێ هەر پێشیت میرە دڵخۆشم ئەی ئەو پرسیارم لە کارین کرد ئەویش هەمان شتی وەدوتی منیش ئیرەی بنەبووە ئەگەر بێت و یەکێک ئیرەی هەبێت تۆ چۆن مامەڵی لەگەڵەکەی یعنی مامۆستا نمونەیەکە توانین بینیتەوە بۆ نمونە من ئێستا ئیرەی بە تۆ بم لەبەرەوەی کە تۆ مستیلەیەکی شینی تۆخ لە دەستا من ڕەنی شینم نەبوو کە بیکەم ئێگەر توانیم ئەدەمێ ئەگەر بۆ پەنجەت بوو ئەدەمێ دڵیشی باشە هەر بژیت ئەگەر بۆ پەنجەش نەتوانی چیم پێڵیت نازانم بڵم چی ئەو کاتە ئەگەر من بم لە جاتی تۆ زانی چیەکەم ئەڵم سێری مستیلەکانی خۆتکە چەند زیاترن و ڕەنگیشی زۆرترە واتە ئەو شتانە باسەکەی کە من هەمەوە تۆنیتە بۆ ئەوەی وردە وردە ئەو شتانی خۆشم ببینم چونکە زۆربەی مناڵەکان ئەوانی کە ئیرەیەکەن لە کەسێکی تر یان لە هاوڕێیەکی تریان ئەو شتە باشانە لە خۆیانە نابینن یان ئەگەر بێت و وەکو پەریناس کە باسی کرد ئیرەی کردو لە خوشکەکەی کە دایک و باوکیشتی بۆ کڕیوە بیری چۆتەوە کە ڕەنگە ڕۆژێک دایک و باوکیشی شتی بۆ ئەو کڕی بێ و زۆر زیاتریش کڕی بێتی کاتە پێویستە کۆنتڕۆڵی هەستەکەمان کەین چۆن بە بیرکردنەوەکانمان چونکە مینە بیرکردنەوەکانمان وامان لێ کات کە ئیتر خەیاڵی خراپ بۆ خۆمان دروستکەین تۆش واڵێ بەڵێ لەگەڵ قسەکان مای بەڵێ هەربژی مایکەکە بێ بە محەممەد سەرەتا ئیرەیە شتێکی باش نییە بەس من ئەگەر ئیرەی بەرم بە بۆ نمونە لە ڕووی دینەوە یان لە ڕووی زانستەوانە بیبم هەربژید ئەوە خاڵێکی زۆر گرنگی باز کرد چونکە محەممەد ئەو ئیرەیە باشە چەند کەسەڵێ ئەو ئیرەیە باشە منەڵێم باشە کارین دوو دڵە ئەڵێ باش نییە و باشە و کارین زۆر لەگەڵ ئیرەیە هەر نەبوو بەڵام زۆربەی هەستەکانمان ئەگەر بێت و بەلایەنێکی تر بیبینین واتە بیکەین بە دوو بەشەوە باش و خراپ باشیان هەیە و خراپەشیان هەیە بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە ئیرەی بەرین لەوەی کە دایک و باوکمان شتێکیان بۆ نەکڕیوین یان هاوڕێکەمان جلەکەی جوانترە ئەمە ئیرەیەکی خراپە لەبەرەوەی ئێمەش کۆمەڵێشتی ترمان هەیە کە ڕەنگە نەمان بینی بێت وەکو ئێستا باسمان کرد بەڵام ئەگەر بە ئیرەی بە دیوە جوانەکەیە بیبینین یان دیوە باشەکەیە بیبینین ئێمە ئیرەی بەرین لەوەی کە هاوڕێیەکمان بە باشترە خوێنێ ئێمە ئەمڕۆ بە باشی سعیمان نەکردووە ئەمە وامان لێ کات کە چی بین محەممەد وامان لێ کات بێتاقەت بین بێتاقەت بین نا ئەزانم وامان لێ کات بێتاقەت بین بەڵام بێتاقەتەکەمان بەرەو چیمانەبات کە من هەستکەم بەرەو سەرکەوتن بەرەو سەرکەوتن بەوەی کە هەوڵیت وایە هەوڵی کە لەو باشتر بیت کەواتە ئەگەر بێت و ئێمە هەوڵ بین کە باش بین و زیاتر بخوێنینەوە ئەو کاتە ڕەنگە ئەو ئیرەیە بەرەو باشترمان بەرێ بەرەو سەرکەوتنی زیاترمان بەرێ ڕاستە بەڵام ئیتر ئەبێت ئەوەش بتوانین کە کۆنتڕۆڵی کەین بەرەو خراپی نەڕوا چونکە ئەگەر ئێمە بۆ نمونە ئاو چەند باشە ئەگەر زۆر بیخۆینەوە خراپە بێت واتە زیانمان پێگەێنێ بۆیە ئیرەیش ئەگەر باشیش بێ زۆر بێت بەرەو خراپیە ڕوا دەست خۆش محەممەد خاڵێکی زۆر باشت باس کرد مایکەکە بێ بە هاوڕەکەی دواتەوە ئیرەی بردن کارێکی زۆر خراپە نابێ ئێمە هەوڵ بین بیکەین ئەو کارە خراپە هەنە جار ئەگەر ئەو شتی ڕەفیقەکە هی تۆ بێ لەوە چێ ببێ بە کێشە بۆ تۆ ڕاستە باشە ئامەد قەت بووە کە هاوڕێیەکت ئیرەی بردبێت تۆ چۆن ئەمڕۆ ئاوا ئامۆژگاری بینەرانەکەی بە هەمان شێوە ئامۆژگاری ئەو هاوڕێتە کردبێ هەر بژیت پێت و تۆ چی چۆن نابێ ئیرەی بەکەس بەرین لەوە چ ڕۆژ ئەو شتەش ببێ بەیی تۆ ڕاستە ئەی ئەگەر هاوڕێکەمان بڵێ دە چی بکەم بەخوا بەدەست خۆم نییە ئەو کاتە ئیتر وا بیرمە کردەوە تۆ چۆن بێ بڵێ هەوڵ بە بۆ سەرکەوتنەکان هەر بژی هەوڵدان دەست خۆش ئامەد هەستەکەم تۆ هاوڕێکی زۆر باشی هاوڕێکانتی دەستخۆشیت لێکم مایکەکە بیە بە هەنسک ئیرەی بردن خۆی شتێکی باش نییە بەڵام من هەستێکمەیە کە ئیرەی ئەبم بە هاوڕێکەم ئەیبینم لەگەڵ کەسێک ترایە زۆر ناخۆشە هەستێکی زۆر ناخۆشە بەخشێ بە من هاوڕێ نزیکە کرد بەڵێ ئەو کاتە هەستەکەی کە تۆ فەرامۆش کراوی
ئەی باشە بە هاوڕێکەت وتووە؟ بەڵێ زۆرم پێوتوە. ئەی ئەو پێوتوی چی وتێتی وانە بەخواوانە؟ وای وتوە بەڵێ شتێکی وای وتوە. باش ئەی خۆت چۆن مامەڵەت لەگەڵم ئیرەیە کردووە؟ بێتاقەتی کردووی کەوات لێبێ ڕۆژێ بێتۆ ماڵۆ تێر بگریت بێتاقەت بیان جاری واگەر ئیرەکەمان زۆر بێ شەڕی شەفرۆشین ڕەنگە ئیتر بەرەوشتی خراپتر بڕواکەشت بشکێنین تووڕە بین بەڵێ بێتاقەتە بم یعنی بەڵێ تووڕاب نەشتە ئەشکێنم نە ئەگرین بەس بێتاقەتە بم جەوم نامێنیتر دەست خۆش هەنسک سپاس کە باسی هەستەکەی خۆت بۆ ئێمە کرد ئەتوانی دابنیشیتەوە. جا مناڵەکان با پێتان بڵم ئەگەر بێت و ئێمە وەک چۆن هەنسک باسی کرد کە ئیرەی وامان لێکە تووڕە بین بێتاقەت بین ئەگەر بێت و زۆریش بێ لە مناڵی بچووکە بینیوتانە کە 3-4 ساڵە ورکە گرێش تەشکێنێ هاوارەکە ناشزانی بۆ واکە ئەگەر بێت و دایک و باوکەکە بە ئارامی و مامەڵی لەگەڵکەن وردە ئەیدۆزنەوە کە تۆزێک ئەو مناڵە ئیرەی بردووە. بۆیە پێویستە کە ئەوەی گرنگە بۆ ئێوە هەستەکانی خۆتان دەرببڕن و باسیکەن. بۆیە ئەمڕۆ بەلامانەوە گرنگ بوو وەکو ماوەی مناڵانی کورسات لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوەیە گفتوگۆ بکەین چونکە بەڕاستی گفتوگۆکردن و باسکردنی هەستەکان کاریگەرترین شتە کە بتوانن ئێوە لەگەڵ خۆتانە بیکەن. بۆیە پێتانەڵێمەوە دووبارە کە ئەگەر بێت و ئەم هەستەتان هەبوو بە دایک و باوکتان بڵێن یان لای هاوڕێکانتان باسیکەن یان لای خوشکەکانتان براکانتان بەرامبەر هەچ کەسێک ئەو هەستەتان هەبووە یەکسەر ڕاستە و خۆ پێی بڵێن بۆ ئەوی کە لە ناقی خۆتانە نەمێنێتەوە و دەری ببڕن. باشە؟ و دواتریش ئەگەر بێت و لەسەر بۆ نمونە پەریناز بۆی باس کردین کە بووکەڵەیەکیان کڕیەوە بۆ خوشکەکەی بەس بۆ ئەویان نەکڕیوە یان هاوڕێکمان شتێکی هەیە ئێمە نیمانە ئەبێ بیری خۆمان بخەینەوە کە ئێمەش کۆمەڵێک تایبەتمەندی جوان و زۆرمان هەیە یاخود بیری خۆمان خەینەوە کە ئێمەش ڕۆژێک لە ڕۆژان شتمان بۆ کڕاوە. بۆیە پێویستە کۆنتترۆلی بیرکردنەوە کارمان کەین. ئەشتوانین وەکو محەممەد کە بۆی باس کردین ئیرەی بە ڕێگەیەکی باش بەکاربێنین ئەویش ڕێگەی هەوڵدان بێ بۆمان واتە ئەو ئیرەیەکی کەم بێ وامان لێکا کە هەوڵ بین بە باشی بخوێنین باشە بۆی بگەینە ئەو ئاستە بەرزەی کە هاوڕێکمان لەو ئاستەیە بینی. باشە ئازیزانم؟ زۆر چاکە. پرسیاری کەم ئەبێت لە ئێوە با پرسیاری کەتان لێکم پێتان خۆشەوێ بەردەوام بین لە پرسیارکردن؟ زۆر باشە مایکەکە لای کێ بیەم بە پەریناز. پەریناز تۆ حەزەکەی لەو کاتەیە چۆن مامەڵەت لەگەڵاکەن؟ بۆ نمونە باسی بووکەڵەکەت کرد تۆ کە بە دایکتەڵی یان بە باوکت یان بە خوشکەکەت پێت خۆشەکە چۆن مامەڵەت لەگەڵکەن؟ بە نەرمونیانی واتە مامەڵەکەن. بە نەرمونیانی بە ئارامی؟ بەڵێ. باش کاتە پێت خۆشە کە بە نەرمونیانی مامەڵەت لەگەڵکەن چونکە ئەمە وامان لێ کات کە تێبگەین لە کەسی بەرامبەر بەزەگەر بە تووڕێی و هاوارەوە کاتە نەئەتوانی هەستەکەی خۆت دەرببڕی و نەلێشت تێگەن هەر بژیت دەست خۆش بێت. باشە پرسیار لەکەی ترکە کێ پێ خۆشەوێ پرسیاری لەکەم باتە سەڵ بڕێت؟ مینە مایکەکە بەن بە مینە. تۆ هەستی ئیرەی و نەبووە؟ بەڵێ. بەس ئەگەر بێت و لە کەسێکە ئەو هەستە ببینی؟ بەڵێ. باشە. جوانترین ئامۆژگاری تۆ کە ئەمڕۆ باسمان کرد کۆمەڵێک سیفاتمان باس کرد کە بتوانین بەسەر یازاڵ بین کۆمەڵی خاڵمان باس کرد جوانترین ئامۆژگاری تۆ ئەگەر کۆیکی تۆ لە قسەکانی ئێمە چیە بێ بۆ ئەو؟ پێڵێم کە ئەویش ڕۆژە لە ڕۆژان دایکی شتی بۆ کڕیوە گە بۆنە ئەو ڕۆژە لە ڕۆژان خۆشی ئەو شتەی هەبووە و هەروەها دەست خۆش زۆر باشە کەواتە بیر کاتەوە و کۆنتترۆلی بیرکردنەوەکانی بکە مینە تۆ مەبەستە ئەوەیەوە نیە؟ هەر بژیت میناگیان دەستەکانە خۆش بێت. زۆر چاکە ئەجا ئێستا پێویستە کە کۆمەڵێک خاڵی ترتان بۆ باسکەم بۆ بینەران بۆ دایک و باوکانی خۆشەویست کە ئێستامان بینن بۆ مامۆستاکان و ئێوە دەتوانن دواتر باسی کەنەوە لە لای هاوڕێکانتان لە لای دایک و باوکتان باشە؟
زۆر چاک با دەست پێ بکەین خاڵەکانمان. خاڵی یەکەممان بۆ دایک و باوکانی خۆشەویست ئەوەیە کە کاتیان بنێ ئەگەر بێت و 10 خولێک بێت 15 خولێک بێت چونکە مناڵان هەروەکو لە سەرەتایە باسمان کرد کاتێک ئیرەیە بن کە هەستکەن گرنگ نین بۆیە پێویستە ئێوە ئەو هەستەیان بنێ کە پێیان بڵێن ئێوە گرنگن ئەویش بەوەیە کە کاتیان بنێ گویان لێ بگرن یاریان لەگەڵاکەن نزیک بن لێیانەوە بۆەوەی کە هەست بە گرنگی خۆیان بکەن لە لای ئێوە. خاڵی دووەم ئەوەیە کە وایان لێ بکەن وەک چۆن ئەمڕۆ من لە ڕێگەی ئەم بەرنامەیەمەوە وام لە مناڵەکان کرد کە هەستەکانی خۆیان بۆ من دەرببڕن و باسی ئیرەیەکانی خۆیان بکەن بە هەمان شێوە ئێوە ژوان لێ بکەن کە هەستەکانی خۆیان دەرببڕن گویان لێ بگرن بزانن کە کێشەکانیان چییە ئیرەیەکان لە چیەوە هاتووە چونکە گوێگرتن چارەسەری نیوەی کێشەکانیان ئەکات وایان لێکا کە دووبارە هەستکەن کە گرنگن و خۆیان چارەسەریش بۆ خۆیان بدۆزنەوە لەگەڵ ئێوەیە بۆی کە چیتر ئەو هەستیان لەلا نەمێنێت. و ئەگەر بێت و مناڵەکان ئیرەییان بردبێت لەوەی کە مناڵێک لە خێزانەکەیان زیای کردبێ ئەندامێکی تری خێزانەکەیان زیای کردبێ غیگرێ بکەن ئیرە بەرن لەو مناڵە پێویستە ئێوە وایان لێ بکەن کە یارمەتی ئەو مناڵە بن ئەویش بەوەی کە بڵێن ئەتوانی فلانشتم بۆ بێنیت ئەتوانی هاوکاری بکەی وایان لێ بکەی کە هاوکار بن لەگەڵ تا بەمەش هەستی ئیرەییان ئەگۆڕێت بۆ متمانە واتە وایان لێت کە متمانە بە خۆیان بکەن بتوانن ئەو توانایانەی کە لە یارمەتی ئێوەیە بەڕێەکەن بیدۆزنەوە. و خاڵێکی تریش ئەوەیە کە ستایشیان بکەن واتە پێیان بڵێن ئێوە زۆر کەسێکی باشن بەڕاستی ئێوە مناڵێکی زۆر بتوانان دڵخۆشم کە ئێوە مناڵی منن دڵخۆشم کە لەگەڵ ئێوەیە ئەتوانم کۆمەڵێشتی تریش منیش وەکو گەورەیەک فێر بم بۆیە ئەگەر بێت و ئێمە ڕۆژانە ستایشی مناڵەکانمان بکەین ئەو کاتە هەستی ئیرەییان کەمە بێتەوە. و لێرە خاڵێکی گرنگیش کە باسکەم ئەوەیە بیرتان بێ دایک و باوکانی خۆشەویست ئەو مناڵانەی کە ئیرەییان زۆرە هەوڵ بن کەمترین ستایش کەن بۆ مناڵانی تر لە بەردەم ئەوە. بۆ نمونە گەر مناڵێکی هاوڕێکتانە بینن یان هاوڕێی مناڵەکەتانە بینن لە بەردەم ئەوە مەڵێن چەند جوانی ئەمڕۆ چەند زیرەکی ئەمە وان لێکن کە ئەو مناڵی خۆتان زیاتر هەستی ئیرەییان هەبێ بۆیە ئەتوانن کە بەنهێنی یاخود دواتر بە مناڵەکە خۆی بڵیت بۆ ئەوەی کە لە بەردەم ئەوانە بێت ئەو ستایشە. خاڵێکی تریش کە گرنگە فێریان بکەین فێری هاوبەشیکردنیان بکەین واتە وایان لێ بکەین کە هاوکارمان بن و وایان لێ بکەین کە ئەوانیش هاوکاری هاوڕێکانیان بن بۆ نمونە ئەمڕۆ من لە مناڵەکانم پرسی کە ئەگەر بێت و هاوڕێیەکتان هەستی ئیرەی هەبێت ئێوە چۆن مامەڵەی لەگەڵەکەن چۆن ئامۆژگاریەکەن چی پێ ئەڵێن ئەمانە وایان لێکەن کە مناڵەکان هەوڵ بن بۆیە هەوڵدانیش دووبارە دووریانە خاتەوە لە هەستی ئیرەیی. خاڵێکی تریش کە گرنگە ئەوەیە کە باسی پلانەکانی خۆمان بۆ مناڵەکان بکەین بۆ نمونە پێیان بڵێن ئەمڕۆ ئەچینە دەرەوە لەگەڵ خێزانەکە تا ئەچین بۆ ئەوێ یان ئەمڕۆ ئەو کارە ئەکەین ئەمانە وایان لێ کات کە دووبارە دوورکەونەوە لە ئیرەی بردن چونکە ڕوونبوونی پلانەکان لە لای مناڵ دووبارە هەست بە گرنگی ئەکەن بۆیە ئەو هەستەیان نامێنێت کە ئیرەی بەرن. خاڵی کۆتاییمان ئەوەیە کە وایان لێ بکەن هەستی متمانە بە خۆبوونیان هەبێت واتە هەمیشە بەوەی کە پێیان بڵێن ئێوە باشترن ئێوە جوانترینن ئێوە زیرەکترینن بە ستایشەکەی وەک لە سەرەتا باسمان کرد وایان لێ بکەن کە ئەو هەستی متمانە بە خۆبوونیان هەبێت و هەستی ئیرەییان کەم بکاتەوە کەواتە لە کۆتایی ئەم خاڵانەیە گەشتین بەوەی کە مناڵان پێویستیان بە گرنگی پێدانە پێویستیان بە کاتە پێویستیان بە گوێگرتنە پێویستیان بە دەربڕینی هەستەکانیانە بۆیە پێویستە ئێمەش وەکو گەورەیەک هەمیشە لەگەڵیان بین و لێیان تێبگەین. دڵخۆش بم کە ئەمڕۆ لەگەڵمانابوون بەیوام کە ئێوەش سووتان بینی بێ لە خاڵەکانمان ئێوەش هاوکاری دووبارە هاوڕێکانتان بن وە خۆشتان ئەگەر هەستی ئیرەییتان هەبوو بێت ڕۆژێ لە ڕۆژان یاخود بۆتان دروست بێت بتوانن کە کۆنتترۆڵی بکەن و بنبڕیکەن ئەو هەستە بۆی کە ئەو هەستەتان نەمێنێت یاخود بە دیوێکی باش بیبینن ئەو هەستە و کاری لەسەر بکەن بۆ ئەوەی کە بەرەو باشترتان بێت.
لە کۆتاییە پێم خۆشە پێتان بڵێم کە هەستی ئیرەی هەستێکی زۆر ئاسایی و سروشتیە گرنگەوەیە کە بتوانین ئێمە بزانین کە چۆن مامەڵەی لەگەڵەکەین بۆ ئەوەی کە بە تەندروستیەوە ئەو هەستەمان بهێڵینەوە. دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵتانە بووم. زۆر سپاس بۆ ئایکی و بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم ئێستا دیاری جوانتان بۆ هێنن و زۆر سپاس بۆ سیدرز ئینتەرناشنال سکوڵ کە ئەوانیش بە هەمان شێوە هاوکارمانن بۆی کە بتوانین ئێمەش بەرنامەیەکی جوان پێشکەشی ئێوەکەین تا بەرنامەیەکی تری گفتوگۆ لەگەڵ ئێوە من بە خواتان ئەسپێرم. زۆرم خۆشن. خواتان لەگەڵ.